قەڵایە هەولێر ماڵباتێک خانەدان و زانا و دانا هەبوو بناوێ ماڵباتا مستەوفی. دناوا ئەvê ماڵباتێدا li sala 1169 زاینî zaroyek ethêtet hebûnê da û edbîte kesatiyek bi bandor û karîger biyavê siyasî û zanistî û dîrokî da. بنەماڵەی ئیبن مستەوفی بنەماڵەکی بەشداربووی ئیدارەی ئەتابەکەی بووینە ئەتابەکەی هەولێر کە بەشێک بووە لە ئەتابەکەی مووسڵ. بنەماڵەی ئیبن مستەوفی یەکێکن لەو بنەماڵانەی کە لە مووسڵەوە هاتوونە لە سەردەمی هەزبانیەکان کاتێک کە هەزبانیەکان ئەوانە کە مێنیشینێکی کوردی بووە حکومیان کردووە پێش ئەوەی کە مزەفەرەدین گۆگبری ئیمارەت دروست بکە هاتوونە نیشتەجێ بوونە لە شاری هەولێر. لە قەڵای هەولێر ئیبن مستەوفی لەدایک بووە لە ماڵباتێکی زۆر دیار و ڕووناکبیر و ڕۆشنبیر و دیار کە هەم باوکی هەم مامی بە حکمی ئەو پێگە کۆمەڵایەتی و زانستی و کارژێڕی کە هەیەیان بوو. سەرچاوەکان ئاماژە دەکەن باپیری و هەروە باوکی تەنانەت مامیشی پلەی مستەوفی وەرگرتووە یاخود پۆستی ئەلئیستیفا. ئەف زارویە لە دەف بابێ خوا و مامێ خوا دەست بە خوێندنێت کات. مام و بابێوی gelek palpişt û hemaheng bûn edgel zarwê xwe. هەر لە سەرەتادا کە منداڵ بووە باوکی ناردوێتی بۆ خوێندن دیارە ئەو کاتە قوتابخانە ئاینیەکان هەبوون لە حوزرەی مزگەوتەکان و لە قوتابخانە ئاینیەکانی ناوقەڵات. لە ڕاستیدا هەر لە سەرەتادا بە خوێندنی قورئانی پیرۆز و فەرمایشتەکانی پێغەمبەر درودی خوای لێبێ دەستی پێکردووە بەرەبەرە هەتا گەیشتوتە ئەوەی کە دیوانی شاعیران و بابەتەکانی پەیوەست بە زمان و بە ڕەوانبێژی و بە ئەدەب و بە بەیان و فەسەحاتی زمانی عەرەبی بخوێنێت. لە خوێندنی ئەو کاتی قورئان و زانستە ئاینیەکان بەوە پەروەردە کراوە ئەوەش کە پاڵپشتێکی بەهێز بووە لە بۆ پێگەیاندنی کە لە دوا ڕۆژ خۆشەویستی خۆی لە بۆ ئەدەب لە بۆ زانست لە بۆ زانست خوازان بۆ هاوکاری و پاڵپشتی ئەوان بکات. بابێ ئەوی زارۆکی پێشنیار کرد بۆ کوڕێ خوا کۆ بچیت لە دەف چەندین زانایان دیتر یەن دەڤەرێ بخوێنیت داکۆ هەزر و ئەندێشاوی بەرفرەهتر و خۆرتر ببە. کەلتورێکی زۆر جوانی شارستانی ئیسلامی ئەوە بووە کە هیچ کەسێک ئەگەر بیست با بێتە زانایەکی دیار و پێگەیشتون ڕازی نەدەبوو تەنها بە خوێندن لە ناو ماڵبات و ناوچە و دەڤەری خۆی بەڵکو دەبێ بۆ ئەوەی بڕوانامەی بەرزتری بەدەستێنابا بۆ ئەوەی بتوانانی بە کارامەیی و لێهاتووی زیاتر نیشاندا. هەر لە مناڵیەوە وەکو دیارە کەسایەتیەکی لێهاتوو بوو لە قوتابخانە خوێندوێتی لە هەمان کاتە هەروەکو ژێدەرەکان ئاماژەی بۆ دەکەن کە لە تەمەنی 10 ساڵیەوە قورئانی خوێندووە و حەدیسی پێغەمبەری خوێندوتەوە هەروەها لە دەست زانایانی بەناو دەنگ لە هەولێر و لە مووسڵ و لە شارە زۆر خوێندنی خۆی تەواو کردووە. وەرە هەر چاوەڕێم دەکردی وەرە دانیشە. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەخێر بێی. مامۆستا باشی باشی سەلامەت بی بەخێر بێی. باش بزوهاتی مبارەکە چاوەڕێم دەکردی ئەمە ئەوڕۆ ئایەتێکی نوێ دەخوێنی باشە؟ بینە. أعوذ بالله من الشيطان الرجيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين. ناوێ درستێ ئەوی زاروکی مبارەک کوڕێ ئەحمەد شەرەفەددین ئەلخێمی بەرنیاس بە ئیبن مستەوفی. ئیبن مستەوفی مبارەک کوڕی شەرەفەددین ئەلخێمی کە لە هۆزی لەخمە لەخمی عەرەبی تەمەن ئەو کاتە لە ناو کۆمەڵگای موسڵماناندا زۆر ئاسایی بوو کە بنەماڵە و ماڵباتی زیادزیاد بەتایبەتی لە کوردستان بوونیان هەبووە. ئیبن مستەوفیش لەو بنەماڵەیە پەروەردە بووە. بنەچەی ناویشیان بە مستەوفیەکە لە ناوی ماڵباتەکەیەتی کە ئەوانە دیوانی ئیستیفائیان کاتی خۆی
لە ناو هەولێر و پێشتیش لە شوێنی دیکا بوو بەڵام لە ناو هەولێر بە تایبەتی بەڕێوە بردووە کە دیوانێکە زیاتر کاری هۆنینکاری و نووسینەوە و بەسەر ڕاگەیشتنی کاروباری ئەمیر و دەسەڵاتداری وڵاتە. غير المغضوب عليهم عليهم ولا الضالين آمين صدق الله العظيم. صدق الله العظيم. أو دبي بجواني أو أورو بخيني باشا وبيوشي هاتيوا جوان تيجيش بي وبيوشي عائدك كسشي عقلو زيركو باش بي ئەتوو لە گچکەی خۆت نییە تو زۆر پێدەچی زیرەک بی ئەو دەمەوێ باشتر فێر بی. د پرۆسێسا خوێندنا خوادا فێری هەموو ئەوان بابەتات بە کۆوی پێمەبەست بوو لە بوارên زانستی و ڕەوانبێژی و ئەزمان و ئەدەب. بێجگە لە بواری مێژوو لە چەندەها بواری تریش ناودەنجی دەرکردووە بۆ نمونە لە زمان شارەزایەکی زۆری هەبووە لە زمان و لە ڕێزمان لە شعر لە ئەدەب لە علم البەیان لە ئەشعاری عەرەبی و زۆر لە حتاوەکو لە زانیاری حیساب ناودەنجی هەبووە. یعنی تەنها لە پسپۆری مێژوو کاری نەکردووە شارەزایەکی زۆری هەبووە لەو زانستانی کە ئاماژەم بۆی کرد. ئیبن مستەوفی ناوبانجی دەرکردووە کەوا وەکو ئەدیبێک و هەروەها لەلایەنی زمانەوانی یعنی نەحو و هەروەها ناوبانجی هەبووە لە شعر یعنی دەستیشی هەبوو لە شعر بۆی دەبینین بەرهەمیش هەبووە لەم بوارانەدا و سەرچاوەکان ئاماژە بە چەندەها بەرهەمی ئەم زانایە دەکەن. بۆ نمونە مەسەلەن لە نەحو لە لایەنی زمانەوانی کتێبی تایبەتی هەبووە، لە ئەدەب لە شعر کتێبی تایبەتی هەبووە و وەک نمونە مەسەلەن هەستاوە بە شەرحکردنی دیوانی ئەبی تەمام و متەنەبی. السلام عليكم. عليكم السلام. چۆنی؟ باشی؟ باشن صحتان يا ربي باشن. مبارك هاتەکەم ئەو ڕۆژتم فێر کردیە پێم گوتیا خۆتان بڕێک هیلاکەن لەگەری ئینشاڵڵا زۆر باش بوون و خانەوەدەچی زۆر بە ناوبانگن ئینشاڵڵا زۆر باش دەبیتن و خی گەورە موفقتان دەسای توش و باشتر دەبیتن ئینشاڵڵا چاولی زۆر ئاگەر لێبیتن ئینشاڵڵا دەباش. سلام علیکم. باش باش سلامت بی. هەواڵی خۆشی لە سوڵتانەوە چ هەواڵێک باسی وەزع باشی کرد ئینشاڵڵا درێنە باش دەبێ ئەم ساڵ زراعەتەکی باش دەبێت دەست خۆش دەستە خۆش بێ دەست خۆش عافێتت بێ زۆر سپاس کاکەکە سلامت بی. هەواڵە خۆشەکەش ئەوەیە ئینشاڵڵا وسان درێنە زۆر باش دەبیتن وەزع باش دەبێت وەزعی مالی زۆر باش دەبێت بەعام شتەکە ئێوە بە زۆر باشە هەواڵەکە لەلایەن سوڵتانەوە هاتی بێت. مبارەک چیەکەت؟ مبارەک دەرسی دەخوێن. تخوا بۆم بام بکە. مبارەک کوڕم وەرە دایکجان وەرە بە قوربان. مبارەک جان وەرە لێرە وەرە مبارەک جان. مامۆستاکەتمان بینی وتی زۆر باش بووی منیشەوە مەوێ دەمە زیاتر باش بی لە دەرسەکانتە. ئەفەرم. باشی دەبی ئینشاڵڵا. ئیشەڵڵا کاکە یارمەتی بە با لە دەرسەکانیان باش بێت و بەردەوام بێ. ئینشاڵڵا زۆر ئاگامان لێ هەیە و بە دایکیشیان بڵێ با دەرسیان پێ بخوێنێت. وەڵامزەوە داچیان ئاگای لێ زۆر ئێوە بێ زۆر باش ساوەڕێ دەکەین ڕۆژی باشی هەبی. مبارەک هێدی مێشکێویت کەویتە کار و هزراوی بەرفرەت بە ئەدبیتە کەسێک بەرنیاس بە عەقل و بیرتیژی و ڕەوانبێژیە خوا. ئەو بوارە زانستانی کە پێشتر ئاماژەمان پێکرد لە هەمویان هەوڵی داوە چ زانایەک چ کەسایەتێک لە ناوچەکە بوونی هەیە ئەو بە خزمەتی بگا و لە زانستەکەی فێر بێت و زانست و زانیاری لێ هەڵێنجێ. بۆیە بیرتیژەکەی و مەسەلەی گرنگجیدانی بە بوارە زانستەکەی هەر ئەمە وای کردووە کە ئاوا بە ناوبانگ بێ و لەسەر چاوە مێژوویەکان داوا ئاماژەی پێ بکرێت کە کەسایەتێکی زۆر دیاری زانستیە. ئەتۆ کوی ئەوڕۆکە کردیا خەریش چ بووی؟ بەچی مبارەکی ئەتۆش خوێندیتە دیت؟ لا والله بس
وەچی مبارەکی دەخێنم ئینشاءڵڵا. هەوڵ بدەوەچی باشە چکە و زیرەکە با توش زیرەک بێ چاو لە برایەکەت بکە باشە ئاگاشتان لێکتی بێ ئەتو یارمەتی بدە ئەو با یارمەتی تۆ بداتن وانە ئەوها باشتر دەبیتن. کاکە لە ئیشی کش و کاڵیات چیت کرد؟ خوای باشم بەزهی لاکم هەر بە تەنیا ئەوەندە فریادەکەەوە. ناسناوێ ئبن مستەوفی بەرنیاست بیت ناوەندێن جڤاکی و سیاسیدا ئەدبیتە سۆمبۆلەک مەزن دبیاوێ ڕوشنبیری و ئەدەب و ئەزمان زانی و مێژ و زانیێدا. ناسناوی ئبن مستەوفی لە پۆستی ئیستیفا هاتووە. ئیستیفا پۆستێک بووە خانەوادەی ئبن مستەوفی زۆربەیان ئەو پۆستەیان وەرگرتووە، یعنی بابی و مامی هەمویان ئەو پۆستەیان وەرگرتووە. ئەو پۆستێکی کارجێڕی بووە تایبەت بووە بە سەرپەرشتیکردنی بواری دارایی دەوڵەت و ئیمارەت ئەو کاتە ئیمارەت بوو سەرپەرشتی بواری دارایی و دیوان و هەروەها کۆکردنەوەی باج و واریداتی ملنشینەکە. پشتی خۆلیایە خاندن و ڤەکۆلینا مێژوو ئەدەب و ئەزمانزانیە لە دەفوی دروست بە دەست هاوێشتە خامێ خوە پەرتۆکێک چواربەرگی ئەت نوێسە لە دۆر مێژووە هەڤلێر. ئەوەی کە پەیوەندی بەلایەنە مێژووی و هەوڵە مێژوویەکانیەوە بێت نووسینی کتێبێکە بە ناوی نەباهەت البەلەد الخامل بمن ورده من الأماثل. لە ڕاستیدا ئەوەی کە ناسراوە بە تاریخی ئەربیل. تاریخی ئەربیل کە مێژونووسانی کۆن دەڵێن 5 بەرگە هەندێکیان لێن 4 بەرگە. ئەو کتێبە بزر بووە هەتا کەسێک بە ناوی سامی سەقار کە یەکێک بۆ لە دیبلۆماسیەکانی عێراق التحاق دەکات لە ساڵی 69 تا کامبرج زانکۆی کامبرج لەوێ بڕیار دەدا مێژوو بخوێنێت تەواوکە خوێندنی لەوێ ڕۆژهەڵاتناسێک بە ناوی ئاربەری ئەو ڕۆژهەڵاتناسە کە مامۆستای سامی سەقار بووە پێشنیاری بۆ دەکا کە کتێبەکەی ئبن مستەوفی تحقیق بکە. تەمان ئەو کتێبەکە کە دەستنووسەکە تەمەشە دەکەن ئەو کتێبە هەتا ئەو نزیکانە وا باو بوو کە 4 بەرگە لە 4 مجللەدا ئەو مجللەدی دووەمی بەدەستکەوتیە لەوێ کە ئەو مجللەدەی دووەم 4 ساڵ پاش کۆچی دوایی لەوێ تاریخ کرا مؤرخ کرا لە دبلن لە مۆزەخانەی وێ ئەو دەستنووسە دەستەکەوی تحقیقی دەکات. زانای کورد ئبن خەلەکان دەربارەی پەرتووکە مێژووە هەڤلێریە ئبن مستەوفی دبێژە هەموو دەما پێتوی بوش ئالیێ مێژووی و پەرتووکە مستەوفی وەکە سەرچاوە و لێڤەگەر تەماشە بکەین. ئیبن خەلەکان خۆی هەولێریە ئیبن مستەوفی شەولێریە. ئیبن خەلەکان و ئیبن مستەوفی هاوسەرخی یەکترن بەڵام وەختێک ئیبن خەلەکان منداڵ بووە کە لە هەولێر بۆ دواتر ڕۆیشە بۆ مۆست و سۆ بۆ شام و بووەوانە لەوێژی ساوەتەوە ئیبن مستەوفی هێشتا کەسایەتێکی دیاری هەولێر بووە بۆیە ڕاستە هاوسەرخی یەکترن بەنام منداڵی و سەردەمی منداڵی و هەرزەکاری ئیبن خەلەکان یەکسانە بە سەردەمی پیری و کۆتایی تەمەنی ئیبن مستەوفی بۆیە زۆر سەرنجی کتێبەکانی داوە. ئیبن خەلەکان یەکێک بۆ لەو مێژونووسانەی کە لە بواری ئەوەی پێڵێن تەڕاجوم واتە ژیان نامەزانی سیرە بایۆگرافیا ئیشی کردووە. ئیبن خەلەکان گومانی تێدانێت کە بنەماڵەیەکی کوردی هەولێرن بەڵام ئەو لە بواری تەڕاجوم لە بواری بایۆگرافیا ئیشی کردووە بواری ژیان نامە ئیشی کردووە بۆیە زۆر سەرسام بۆ بە کتێبەکەی ئیبن مستەوفی چونکە ئەویش تقریبا لەسەر هەمان ڕیتمە لەسەر هەمان شێوازە. ئیبن مستەوفی ئەتناڤا پەرتووکە خوادا بەحەس لە جوگرافیا هەڤلێرێتکە بەحەس لە پێکهاتێن هەڤلێرێتکە. تێبینی دەکەین ئەوە لە دەوری کەسایەتەکان دەسوڕێتەوە باسی کەسایەتەکان دەکە
ژیان نامەیان باز دەکات کە هاتوونە هەولێر چیان کردووە لە هەولێر چیان پێشکەش کردووە کە ڕۆیشتون چۆن بووە و ئەو چۆن پێیان گەیشتووە یعنی ئەو هاتووە هەولێری کردوتە چی ئەگەر لە ناونیشانی کتێبەکە شتێبینی بکەین هەولێری کردوتە ئەو نوختەیە کە خەڵک ڕویان تێکردووە. گرنگی ئەو کتێبە دەگەڕێتەوە کە کتێبێکی تەراژمە. تەراژم چییە؟ یعنی ناوی کەسایەتی بە تەسەسول هاتووە، ناوی چەندەها زانای لەم کتێبەدا کۆ کردوتەوە و ئەم زانایانش هەمەڕەنگن. باسی ئەدیبەکانی کردووە، باسی شاعیرەکانی کردووە، باسی چەندەها زانا لە فقه. ابن مستەوفی ئەدبیتە بناو و بانگترین توێژەر di cîhana İslamî da li ser demê xwe bi êkem mêjûnivîs hat hejmartin ku mêjûwa hevlêr bi wird û dirişt nevê sabît. لەو سەردەمەدا کەس وەکو ئەو نەیتوانیە سەرکەوتوانە مێژووی هەولێر بنووسیتەوە چونکە خۆی کەسێک بووە لەو شارە لەدایک بووە و فەرمانڕەواژ بووە دەستی گەیشتیتە هەموو زانیاریەکان و هەموو کەسایەتێکی خۆشەویست بە لەو بەشەی بەرجی پێنجەمی باسی وەی دەکا ئانی هەندێک جار هاتێ لەسەر دیواری قەڵاتێ لەگەر کەسێک کە سرود خوێن بووە سرودی خوێندێ لەگەڵی دانیشتیە. یەکەم کتێبە کە بە ناوی مێژووی هەولێر بەدەستمان گەیشت بێت لەو کتێبانەی کە مۆسووقن و نووسەرەکەی دیارە و دیارە بە چمەن هەزێکیشی کرد. ئەوە کفایەتە مێژووێکی هەولێری لە بۆ مەنووسیتەوە لە سەردەمەک کە ئەو سەردەمە لەوانەیە بە تاقە سەرتاوە دابندرێکە لەسەر هەولێر نووسرایە. ئەو وردەکاریە ئەو شێوازە هەر لە بۆیە هەر بۆیش ئەو بابەتەی ئەو کتێبەی ئەو بوویتە هەوێنی سەدان لێکۆڵینەوە توێژینەوە نەک هەر لە هەولێر لە دەرەوەی هەولێری. بە سەدەما زیرەکی و بلیمەتیاوی لە سەردەمێ سڵتان مزەفەرەدین گۆگبۆری ئەدبیتە وەزیر دناوا دەسەڵاتداریە گۆگبۆریدا لە باژێرێ هەولێر. لەو خوای بە زیادوی ئەو سەردا هاتەکە زۆر باش بوو. ئەتوانین خزمەتەکی باشی ئەو خەرکی پێ بکەین. هەر شکرانەی خوای دەوێتن بەڕاستی. بەس نازانم ئەم گۆستان کرد. وڵا هەمومان بەڕێ کرد. ئەو ئەشیای هەموو بارەکانتە بەڕێ کرد. هیچ مشکلە و چێشە و ئەوە چی نەبوو؟ عەلەیکم وەسەلام. بەخێر بێ سەرچاو. فەرم بەخێر بێ. بەخێر بێ سەرچاو. لێ لە خوای بە زیاد مادەم هیچ مشکلە دروست نەبوو چێشێک نەبوو ئەوەش هەر شکرانەی خوای دەوێتن بەڕاستی. الحەمدولله. بێگومان هەر کەسێک نابێتن ئەو پۆستە وەرناگرێتن پۆستی وەزیر ئەگەر هاتوو لێ هاتووی لێ نەبیتن ئەگەر هاتوو شارەزا نەبیتن لە بواری کارجەڕی. زەینەدین عەلی کوچک پێشتر دەسەڵاتدار بۆ لە هەولێر دواتر سوڵتان مزەفەر دەسەڵاتدار. سوڵتان مزەفەر زاوای سەلاحەدین بوو مێردی خوشکی بوو ڕەبیعە خاتوون لە هەولێر بوو خوشکی سەلاحەدین بوو ئەو دەسەڵاتە کەواتەوە بە شێوەیەکی دیار سەر بە دەسەڵاتی ماڵباتی ئەیوبیەکان بوو لە شام و لە مێسرکە حکمیان دەکرد. بەڵام لەو سەردەمێک کە ئیبن مستەوفی لە ڕووە بەهێزە و دیارە وەکو کەساتی هێستا سەلاحەدین وەفاتی کرد بوو. سەلاحەدینی ئەیوبی لە ساڵی 589 کۆچی وەفات دەکات. دوای ئەوە زیاتر ناوبانگی ئیبن مستەوفی پەیدا دەبێت. ئیبن مستەوفی ئەو کاتێک کە لە دەرباری هەولێر حکم دەکات هەولێر دەسەڵاتدارێتیەکە زیاتر سەر بە دەوڵەتی ئەیوبیە کە لە مرکزەکان لە شام بوو مسر و ناوچەکانی ززریان لە بەردەست بوو دەسەڵاتیان هاتبوو بۆ لای مووسڵ و بۆ هەولێریش هەولێر و هەتا مەتیقەی شارەزوریش لە ڕاستیدا سەر بە دەسەڵاتی دەوڵەتی ئەیوبیەکان بوون. ئەو کاتە لەوێ ئیبن مستەوفی هەمەکارە و دەسەڵاتدار و وەکوڵێ خودانی دیوانی ئیستیفا بوو لە هەولێر. ئیبن مستەوفی کەسێک خانەدان و میێوان دۆست بوو کێم ئەتهات دیتن ئەگەر کەسێک سەرا هەولێر بدەت لە دەفوی نەمینتەوە و یان دیاریەک ئەش لای ئیبن مستەوفیڤە وەرنەگرت بە. ئەوەی کە باسی ژیاننامەی ئیبن مستەوفی کردووە لەسەر چاوە مێژوویە کۆنەکان هەمویان کۆکن لەسەرەوەی کە ئیبن مستەوفی وێڕای زانست خوازیەکەی وێڕای ئەوەی کە کەساتێک بوو زۆر بیرتیژ بوو زۆر ڕۆشنبیر و ڕووناکبیر و زانستخوازی سەردەمی خۆی بوو لە هەمان کەدا کەسێکی خاکی کەسێکی بەڕێز لەگەڵ هەموو کەس خانەدان کەسێکی سادە بووە تێکەڵی خەڵکەکە بووە ئەوە گرنگجێکی سەرتاوەکەی و گرنگجی خۆی وەکو مێژونووس کە توانیتی ڕووداوەکان و ئەو سەردەمی هەولێر لە بۆمە وێنا بکە. ئەو سیمبولیە و هێمابوونەی ئیبن مستەوفی پاش ساڵانێکی زۆر لە زانستخوازی وەدەستات. ئەو کاتێک کە هەولێر
لە ڕاستیدا لە لووتکەی گەشەکردنی خۆیدا بوو وە سوڵتان مزەفرەدین دەسەڵاتدار بوو خەڵک لە ڕۆژهڵات و ڕۆژ ئاوا دەهاتن بۆ هەولێر بە تایبەتی لە بۆنەی یادی مەولودی پێغەمبەر درودی خوای لێبێ ئەمە دەرفەتێکی زۆر باش بوو بۆ بینینی زانایان زۆر زانایان باسی ئەویان کردو دەڵێ کە چوینە هەولێر سەرماندا لە ئیبن مستەوفی لەگەڵی دانیشتین لەگەڵی کۆبووینەوە ئەمە نیشانی ئەوەیە کە لە ڕاستیدا چۆن دەڵێ خاڵی ڕاکێشانی زانا و ڕۆشنبیرانی سەردەمەکەی خۆی بۆ بەتابەتی لە هەولێر کاکەستان کرد وڵا جێشتەکان ماڵ و میوانەکان حاضر کردیە و هەمووی تەواوە حاضرە و خەڵکەکی زۆر لە پێشوازیاندایە و ئیشەڵا بەخێر و خۆشی بەخێر بێن سەر خزمەتیان دەکەن. ئافرین زۆر باشە هەوڵ بدەن هیچ کەم و کوڕێک نەبیتن باشە مەزار نەبین باشە ئەتوش هەر وەکو ئەو یارمەتی بدا بە تووشی شەرمەزاری نەبین بەڕاستی باشە دەستان خۆشبی دەستان خۆشبی دەستان خۆشبی سەرچاو ئاپستانبی سەرچاوان کەسێکی وا بووە حەزی کردیا خەڵک ڕوو بکاتە هەولێر زەمینەی بۆ ساز کردووە پشگیری لە زانایان کردووە ڕێگای لۆ خۆشکردین شوێنی حەوانەوەی لۆ داناینە شوێنی مناقەشات ماڵەکەی خۆی وەکو ئەبن خولەکان باز دەکا بشعار باز دەکا ماڵەکەی خۆی مەڵبەندی ڕۆشنبیری و پێگەیشتنی زانایان بووە لەو ماڵی خۆی میوانداری زۆر کەسی کردیا هەر لۆیش دەبینین لەو سەردەمیدا کەسانێک لە ئەندەلوس ڕویان لە هەولێر کردیا بەرپرسە کارامە و ئاگەه و چەلەنگ بوو درێڤە برنا کارگەریەدا تەنانەت پەرتووکەک ژی نوێسایە لە دوور چەوانیان ڕێڤە برنا هونەرێ ئیدارەدانا وڵاتی ئەو هەم ئەدیب بوو هەم مێژونووس بوو هەم چالاکوانی بواری زانستی بوو هەم کابرایشی کارژێڕی و ئیداری بوو لە سەردەمەکەی خۆی بەخودا ئێستا خەریکی کتابێکیمە نووسینی کتابێک ئەبوو قومش ئەبوو قومش باس لە دەسەڵاتی عادلانە دەکاتن باس لەوە دەکاتن کە دەسەڵات کو دەبی بەڕێوە بێ بە شێوازی پاک و بێگەرد و بێ فرت و فێر و هیچ خراپیەک تێدا نەبیتن چەندە نووسیوەتەوە چینماوە وەڵاهی جارێک مایتم ئەگەر خوا تەمەن بداتن ئیشاڵە تەواوی دەکەم ئەبن مستەوفی بارودۆخی ڕێڤە برنا وڵاتی بدلێوینینە لەوڕا بڕیارێت دە کۆ لە کاری خوا دیر بکەوین بە بەهانایاوێ چەندێ کۆ ئەس بە ساڵان چوویمە پێتوی بهێنڤەدانێمە ئەگەر خی گەورە لێم ڕازی بیتن ئەوجا ئەس دەکەم بەڕاستی دەستم لە کارەکەم بچێشمەوە فکر لەوەی دەکەمەوە کو دەست لە کار بچێشمەوە کەسێک لە جێ من ئیش بکاتن ئەویش هەر وەکو من خزمەت بکاتن پێتوە جەنابی سولتان بۆی ڕازیبی بەخوای زەحمەتە جەنابی سولتان ڕازیبی بەس ئیشاڵە وە دەکەین کە ڕازی بیتن بەڕاستی تااقەتم نەما حتا مزەفەرەدین گۆگبری مابوو هەر وەزیری بوو بەڵام دوای مردنی مزەفەرەدین گۆگبری چکۆ ئێمە دەزانین مزەفەرەدین گۆگبری لە ساڵی 630 دەمریتن ئەولادی نییە کوڕی نییە ویلایەتی مووسڵ دەچی دەڵێتە خەلیفەی عەباسی یەکەکی هەڵببژێرن بۆ ئەوەی بێ حکم بکاتن لە هەولێر ئەو کەسێک کە خەلیفە دەینێریتن دەیکاتە والی لە هەولێر ئەو کەسە داوا دەکاتن لە ئبن مستەوفی کە بەردەوام بیتن لە پۆستەکەی ئەوە تا ئبن مستەوفی ڕەتی دەکاتەوە پشتی هاتنا تەتاران بوو گەمارودانا باژێڕێ هەولێر بەرگریەک زۆر ئەتهێتە کرنش لای هەولێریان vە ئبن مستەوفیژی دناوا ئەوێ بەرگریێدایە مەغول کە هاتن یان تەتار کە هاتن هێرشیان کردە سەر هەولێر چەندین پەلاماری زنجیرەک بوو زنجیرە پەلاماردانێک بوو هاتن بەڵام نەیان تانی شوورەی قەڵای هەولێر بشکێنن خەڵکی قەڵا لە ناو قەڵا خۆیان قایم کرد و توانیان بەرگری بکەن ئەو بەرگریکردە ئەو بەرگریکردە هەر ئەوەی ئەمە دەرێن هەولێر هولاکە و بەزێنا یعنی نەیان توانی نزیک شوورەی قەڵا بشتێن و بتنە ناو قەڵات هەرچەندە ئەو گەماڕۆدانە بەس ئاسان نەبوو سەختێکی زۆر بوو ژیانی خەڵکی قەڵا بە سەختی بەسەر چوو بەڵام ئەو بەرگریکردە درێژەی کێشا و توانیان ئەو هێرشەی تەتار بکشێنەوە دەبی واز لەو کاری بینم بەڕاستی زۆر زەحمەتە
هەولێر بەجێ بێرم بچمە ویلایەتی مووسڵ بەخوای لەو فکری باشتر نییە. ابن مستەوفی پشتی 2 ساڵان ژیانێ لە ویلایەتا مووسڵ گۆزەرد کرد لە ساڵا 1239 کوچی کوچا داویەت کرد لە گۆڕستانە سابیلاح ئەتهێت خاکسپاردن. لە پاش خۆی سامانێکی زۆر گرنگی بە ئێمە بەخشیە کە کتێبەکەی تاریخ ئەربیل بە نسبەت هەولێریەکان و بە نسبەت مێژوو سەرچاوەیەکی زۆر گرنگە.